ئێمە لە ساڵی 2007 بگرە سەرجەم هاوڕێکانمان هەڵگری بڕوانامەی باڵین وەکو دکتۆرا و ماستەر و هەڵگری بەشێک لە هاوڕێکان هەڵگری نازناوی زانستیم بۆ خۆشم هەڵگری نازناوی زانستیم لە ماوەی ڕابردوودا هاوڕێیانمان زۆرێکیان بەهۆیەوەی کەوانە بێژیان کردبوو لە یەکێک لە زانکۆکان یا لە پەیمانگاکان ئەوان دامەزران ئەگەرچی یەک ڕۆژیشمانە بێژیان کردوێ ئەگەرچی یەک ساعتیشمانە بێژیان کردوێ بەڵام ئەم هاوڕێیانە بە حکمێوانە بێژیان نەکردو لە شوێنێکا دانەمەزران ئێمەش داواکەین وەکو هاوڕێکانمان ئەگەرچی لە پاشکۆکان بێ یاوەکو لە ئەمانی تر بێ و بە شێوەی گرێبەز وەکو هاوڕێکانمان دامەزرین. بۆچی دانامەزرێن یاخود ئەوە شایستانین یاخود وڵاهی ئەو پرسیارە ڕوبەڕووی بەڵێ ئەو پرسیارە ڕوبەڕووی وەزارەتی خوێندنی باڵا و بەڕێزان لە خوێندنی باڵاکەینەوە بەڕێزان لە ئەنجومەنی ڕاژاکەینەوە ئایا بۆچی ئێمە دانامەزرێن هەروەکو هاوڕێکانمان ئێمەش هەڵگری بڕوانامی ماستەر و ناسناوی زانستین بۆچی ئێمە لەوان جیاکرێنەوە ئەیگینا هیچ جیاوازیەکمان نییە لەگەڵێکە جیاوازی ئێمە لەگەڵ ئەوان تەنها و تەنها ئەوەیە ئەوان چەند سەعاتێک یا چەند ڕۆژێک یا چەند مانگێک وانە بێژیان کردووە لە یەکێک لە دامەزگاکانی حکومەتێرێمی کوردستانە ئێمە نەماتوانیەوە ژمارەتان زۆرەوە بەڵێ ژمارەمان نزیکە بێتەوە لە 500 کەس.